هەژدە وڵات پشکداریات پێشانگەها بەغدایە نێودەوڵەتی بوو چەک و تەقەمەنیان کرن و نزیکی 107 کۆمپانیایە نێودەوڵەتی بەشدار بوون و چەکێن جوورا و جۆر تێدا هاتنە نمایشکردن و داهەنگ کۆمپانی چاوەڕێبوون و گرێبەستێن خود گەل عێراقی گرێ بدەن. Currently, we are dealing with the renewal. نهام برهمن لشکری لعراق نودکی. درباره هلیکوپتر و داجم هنتشتن دین هنا. ام به تمامی کمپانیک تایبتن. برهمن ما خدمت سیویل و جندکه. وک هلیکوپترن آمبولانسا. ام برهمان جبو بالا فرگهن عراق جا آماده دکی. فەرماندەیەکی سوپای عێراقی دور نمایشکردنا چەک و تەقەمەنیان پێشنیار دەکات کە حکوومەتی عێراقی بەدیهداچوونە کاهیر بۆ کڕینا چەک و تەقەمەنیان بکەتن و گرێبەستان دەگەل کۆمپانیایان باوەڕ پێکردی گرێ بداتن. حکوومەتی عێراق دەبێت پێداچوونێک بە سیستمی گرێبەستی بکاتن چکە ئەو سیستەمە گرێبەستێک کە ئێستا هەیە کە چەند سارێکە دانراوە بە حەقیقەت ئەو سیستەمە گرێبەستیە گونجاو نییە لەگەر ئەو داهاتوو کە ئێستا هەیە دەبێت گۆڕانکاریی گەورەی لێ بکرێت تا بتوانین چۆن بەرەو پێشەوە بڕۆین چکە زۆر گرێبەستی هەیە ناتوانانی بیکەی لەبەر ئەوەی سیستەمەکە زۆر معقدە. ئەدوێ پێشانگە هەیەدا چەندین بەهرەدارێن عێراقی چەکێن و نمایشکردن کوتشەڕێت داعشدا هاتبوونە کارئینان غەزوان عەبدولجەلیل ژوان بەهرەدارانە کوچەکێن و دروست دکەتن و ڕادگەینتن که حکومت عراق پیشگیری ناکتن و هر واسه ڕادگەینتن کوی چەندین پلانێن دروستکردنا چەکان هەیە لێ ئەگەر ئاشکرا بکات ژیاناوی دەکەوێتە بن مەترسیە. أول رجل آلي مقاتل بالعراق. از یەکەم کەس بوو من ڕۆبۆت لە عێراقی دروست کرد و پشترا من باوەڕنامە دروستکردنێ وەرگرت لێ بەرپرسێن عێراقی پشتگیریە مە ناکن و ئیرۆ لەسەر ژیانە خۆ دەترسم ji ber ku çi ji bo me nehatiye pêşkêşkirin û niha çendîn alîkarî ji welatên biyanî hatine pêşkêşkirin ji bo min. Ez bawerim dikarim berhemên xwe pêşxim. Her wiha min 5 vekolînên nehênî di buwarê leşkerî de hene ku ez nikarim aşkere bikim. Eger aşkere bikim dê bê me kuştin. Iraqya bûye gorapanaka çekên nêvdewletî. Wildu de wektê te gotin ku pêdiviya Iraq xwe pir çekketin da ku ji metirsiyên derekê û tundrewan bîr kevîteve. Li Bexdanizar Abdullah, Dengê Amerîka.